پیرۆزبایی شانزەیاب لە خەڵکی کوردستان و هەواڵانی پارتیمان دەکەین. لە ڕاستیا دروستبوونی پارتی بۆ وەڵامی پرسیارە دروست بوو، ئەویش کوردبوون وجودی کورد. پارتی لە سەردەمێکە دروستە بێ منتیقەکە ململایەتی گەورە لەوان هێزە گەورەکان و هێزە ئیقلیمیەکاندا هەیە. لەم کاتەدا بەرزانی نەبەر لەسەر ڕێنمایی یاخۆت با بڵێن پێشنیاری یاخۆی بیرکردنەوەی بەرزانینەوەی پارتی دیموکراتی کوردستان دروست دەکرێت. پارتی لە زەمانێکا دروست دەکرێت بۆ پاراستنی وجودی کورد، وجودی کورد لە ڕووی زمانەوە، وجودی کورد لە ڕووی کەلتورەوە، وجودی کورد لە ڕووی سیاسیەوە، بوونی کورد لە ڕووی جوغرافیەوە. دروستبوونی پارتی لە ڕاستیە بۆ وەڵامی ئەم پرسیارانە دروست بووە لەو سەردەمادا. لە دروستبوونی شووە پارتی بەردەوام لە ململانی توندا بوو لەگەڵ داگیرکەرانی کوردستانە کەوتن و هەستانەوە. بەڵام پارتی لە بەرامبەر ئەمە چۆکی دانە نەداوە و هەمیشە دوای بەریەکەوتنەکانی پارتی لەگەڵ گەلی کورد و داگیرکەرانە پارتی بەهێزتر بوو بۆ چونکە هێزی خاوەن قەزەیە هەمیشە لە بەریەکەوتن لەگەڵ دژمنەکانیە بەهێزتریەکە. ینی ئەو بەریەکەوتنە توانێت پارتی بەهێزتر بکە و پارتی دیموکراتی کوردستان ینی بە درێژایی مێژوو لەم ململانەیە بۆ لەگەڵ داگیرکەرەکانی کوردستان وە بە پێی هەلومبەرجیش سیاسەتەکانی خۆی بەڵێن ئادا کردووە و دەستکەوتی گەورەی بۆ گەلی کوردستانیش بەدەستێنەوە. بۆ نمونە مەسەلەن ڕێکەوتنی یانزەی ئازار یەکێکە لە دەستکەوتە گەورەکان کە ئەتوانین بڵێن یەکێکە لە وێزگەکانی ئاسایشی نەتەوەی کوردستان و چەسپاندنی سەردەمی عەبدولکەریم قاسمە کە کورد و عەرەب هاوبەشن لە نیشتمانە ئەوەی دەستکەوتێکی گەورەیەکە لە ڕاستی ئەم نەڕووی قانونی بۆ ناوخۆ بۆ دنیای دەرەوەکە ئەمە سلمان دوێتی کە ئەمەش هەر یەکێکە لە وێزەکانی ئاسایشی نیشتمانی کوردستان کە ئەمە دوو دەستکەوتی گەورەن کە ئەتوانن بڵێن ینی هەموو جارێ بۆ گفتوگۆکانی ئێمە لەگەڵ بەغدا بە بەردەوامی ئەگەڕێنەوە بۆی کە ئێمە لە مەرحەلەیەکە پارتی توانیوەتی ئەم دەستکەوتانە بە فشاری دیبلۆماسی بە سەربازی بەدەست بێن. سەرەتا بە بۆنەی دامەزراندنی حەزبی دایک پارتی دیموکراتی کوردستان پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرکردایەتی ئەو حەزبە و هەموو شوێن کەوتوان و هەموو ئەندام و لایەنگرانی ئەو حەزبە ئەەکەم بە گشتی و شاری سلێمانیش بە تایبەتی دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان لە سەردەستی بارزانی نەمر زەرورەتێکی پێویستیەکی مێژوویی بوو کە کوردستانیان بە گشتی یان میلەتی کورد بە تاریخیان بە پێی مێژوو هەمیشە لە ژێر دەستە بووە، هەمیشە نەیتوانیوە مافەڕەواکانی و لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراق کە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 20ەکان و دوای دروستبوونی دەوڵەتی عێراق و پێش دروستبوونیشی هەمیشە کورد لە گۆشەگیریە بووە، هەمیشە کورد بەکارهێنراوە بۆ ئەوەی کە ڕۆڵی هەبێت لە پێکدادانی جەمسەرەکان و ئەقلیمیەکان و وڵاتەکانی دەوروبەریش. بۆیە لەو کاتەدا کە لە سەردەستی بارزانی کە پارتی دیموکراتی کوردستان پێشنیارەکرێت و یەکەمین کۆنگرێکە لە بەبێ ئامادەبوونی خۆشی کە یەکەمین کۆنگرە ئەبەسرێت و دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان ڕائەگەیەنرێت و بارزانی وەک سەرۆکی حەزب دیاری ئەکرێت. ئەمە بۆ خۆی وەرچەرخانێکی مێژووی بوو، وەرچەرخانێکی سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیری ئاینیش بوو لە کوردستان کە لە ڕاستیدا تاکە حەزب بوو لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش کە بتوانێت هەموو ئەو بیر و ڕاجیاوازانە، هەموو ئەو سەرکردە جیاوازانە، هەموو ئەو سەرکردانەی کە لە ڕووی کۆمەڵایەتی سیاسی ئایدەلۆژی جیاواز بوون بەڵام خۆیان لە ناو قوتابخانەی بارزانی و قوتابخانە و ژێرچەتری بارزانی کە دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان دۆزیەوە. بۆیە دووبارە پیرۆزە و تەمەنایەوە دەکەین لە داهاتووە سەرمەشقی گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان و گۆڕانکاریە ئەقلیمیەکان بێت لە دروستبوونی داهاتووی کوردستان کە لە سەردەستی پارتی دیموکراتی کوردستان کە داینەمۆی دروستبوونی بیری نەتەوەییەوە تەمەنای ئەوە ئەکەین هەر لە سەردەستی ڕۆڵەکانی پارتی دیموکراتی کوردستان داینەمۆی دروستبوونی ئاواتی لە مێژینەوەی بیری نەتەوەی کوردستانیان بێت کە ئەویش دەوڵەتی کوردستانە. شانزەی ئاب لە ئێوە و لە هەموو کوردێکی هەر چوار پارتی کوردستان پیرۆز بێت. بە حەقەت مێژووی پارتی 75 ساڵ تەمەنی پارتی کە ئێستا شەڕوا گەنج ئەنوێنێ ئەمە بە خۆی لە خۆیدا واقعبینی قیادەی پارتیە لە ماوەی دوور و درێژی ئەم 75 ساڵە لە سەردەمی دامەزرانیەوە تا ئەمڕۆ. دیارە شانزەی ئاب
لە ساڵی 1936 تا ئەمڕۆ وەرچەرخانێکی مێژوویە لە وەختێکە پارتی دموکراتی کوردستان دامەزرا کە فراغێکی زۆر گەورە لە بزاوی ڕزگاری خوازی نیشتیمانی نەتەوەیی کووردا هەبوو. ئەو سەردەمەی کە کۆماری کوردستان لە مەهاباد ئەلان کرا و دوا بەدوای ئەوە پارتی دموکراتی کوردستانیش لە کوردستان باشووری کوردستانە دامەزرا. خۆتان دەزانن بارزانی نەمر لە یەکێک بوو لە هەر سەرکردا بەتوانە و بەهێز و دیارەکانی ئەو کۆمارە. لەوێەوە مێژووی پارتی دەست پێ دەکا بە کۆمەڵێک هەوراز و نشێوە تێپەڕی هەتا گەیشتین بەمڕۆ. بۆ ئێمەی کورد ئەگەر سەرنج لە مێژووی ڕابردوومان بین بە تایبەتی ئەم 100 ساڵەی ڕابردوو، ئەم 120 ساڵەی ڕابردوو دەتوانین بڵێن هیچ هێزێک، هیچ حیزبێک، هیچ ڕێکخراوێک بەقەدەر پارتی هێندەی پارتی کاریگەری نەبوو لەسەر دۆزی کورد و لەسەر هەڵوێستی سیاسی قیادەی کوردی بەرامبەر بە داگیرکەرانی کوردستان. ئەوە پارتی بوو لە دوای دروستبوونیەوە و لە دوای شۆڕشی تەمووز توانی بە هێزێکی جەماوەری و حزبێکی سیاسی زۆر گەورەوە دەستوری عێراقدا بڕێژێتەوە لەگەڵ دەسەڵاتی ئەو سەردەما کە یەکەم کۆماری عێراق دامەزرا لەسەر دنیا عەبدولکەریم قاسمە بەوەی کە کورد هاوبەشی نەتەوەکانی ترا بە تایبەتی نەتەوەی کورد و عەرەب دوو نەتەوەن عێراق پێگەهێنن و هاوبەشن لە هەموو ماف و ئەرکێک. ئەمە یەکێکە لە هەر دەستکەوتە دیارەکانی ئەو سەردەما. دواتر بە ڕێگنەکەوتن لەگەڵ دەسەڵاتەکە و لەگەڵ ئەو مافانەی کە دیاری کراوە لە دەستورە و پێشێلکردنی کۆمەڵێ تایبەتمەندێتی و مافی کورد ئەوە بوو شۆڕشی ئەیلوول ئەوجەسا. ئەگەر سەرنج بدەینە شۆڕش و بزوتنەوەکانی کورد لە سەردەمی شێخ عەبدولقادری نەهری و شێخ عەبدوڵڵای نەهری و تا بە سەردەمی شێخ مەحموود و بارزانی و بە ئەم ڕۆمانەگا شۆڕشی ئەیلوول بە سەرکردایەتی جەنابی بارزانی نەمرد گەورەترین وەرچەرخانە و گەورەترین لاپەڕەی پشنگدار و جوانترین لاپەڕەی پشنگداری مێژووی پارتی و مێژووی کوردە. بۆ لە کاتێکە کە شۆڕشەکانی کورد لە ناوچەیەکە و بۆ ناوچەیەکی کە سەری هەڵدابێ و لە ناوچەیەکی کە هەربێ ئاگا بوو من لێی بەڵام شۆڕشی ئەیلوولوانە. شۆڕشی ئەیلوول سەرتاسەری کوردستانی گرتەوە تەنانەت لە پارچەکانی تریشەوە خەڵک هات بۆ کۆمەک و بۆ پشتگیری ئەم شۆڕشە و بە قیادەیەکی حەکیمانە ئەوە بوو بەیانی 11 ئازار با بڵێ ڕێکەوتنی 11 ئازاری لێکەوتەوە کە ئۆتۆنۆمی بۆ کوردستان دیاری کرا. دیارە دوا بە دوای ئەوەش پارتی کە تووشی ئونسکۆیە بوو لە ساڵی 1960 کورد تووشی ئونسکۆیە بوو لە ساڵی 1975 بە ڕێکەوتنی شای ئێران و حکوومەتی عێراقی و سەردەما کە سەدا سێ خۆی جێگیری سەوە کۆمار بوو و لە جەزایر ئەو ڕێکەوتنە شومە ئیمزاکرا تووشی ئونسکۆ گەورەیە هاتین بەڵام ڕۆحی بەرخۆدان و گیانفیدایی و بەرگری جارێکیکە لە شۆڕشی ئەیلوولە لە شۆڕشی گوڵانە سەری هەڵدایەوە و پارتی توانی قیادەی ئەو شۆڕششکە تا ڕۆژە ڕاپەڕی. لەگەڵ لە ڕاپەڕینەوە تەمەشا بکە تا ئەمڕۆ بە بڕیاردان لەسەر هەڵبژاردن و بە پێکهێنانی حکوومەتی پەرلەمان و حکوومەتی هەرێم و بە دانوستانەکان لەگەڵ دەوروبەرا و بە ئیدارەدانی ئەم ئەزمونە بەم شێوەی کە ئەمڕۆ هەیە و پێشتر هەبووە و چەند دژایەتی کراوە و چەند لەمپەری بە دروست کراوە تا گەیشتۆتە ئەوەی ڕۆژە ڕۆژان پارتی دیموکراتی کوردستان بڕیاری ئەوە بات لە ڕێی حکوومەتەوە کە جەنابی سەرۆک بارزانی ئەو کاتە سەرۆکی هەرێمی کوردستان بوو لەوێوە بڕیاری ڕیفراندۆم بدرێ. ڕیفراندۆمیش بۆ خۆی دەستکەوتێکی زۆر گەورەیە. ئەگەر ئەمڕۆ ئێمە بەرهەمەکەی نەخۆین ڕداهاتووە بەرهەمەکەی خۆی بە دڵنیاییەوە ریفراندۆمیش بەیشێ لە دەستکەوتە هەرە مەزنەکانی پارتی دیموکراتی کوردستان دەزانرێ چکە بە بڕیاری قیادەی پارتی پرۆسێ ئەنجامدرا و لێرەوە تۆ تەمەشای ئەم 75 ساڵە بکەیت هەموو ئەم هەوراز و نشێوانی کە پارتی لە دامەزرایەوە تا ئەمڕۆ بڕیوێتی بۆ خۆی چەندین لاپەڕی کوشنگاری مێژووکەیت. پێشەچی لە یادی 75 ساڵی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان سڵاوە نێرم بۆ گیانی پاشی دامەزرێنەکەی مستەفا بارزانی
پیرۆزبایی لە سەرۆک و سەرکردایەتی پارتیەکەم، پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەم، پیرۆزبایی لە بنماڵی سەربەرزی شەیدانەکەم، پیرۆزبایی لە هەموو تێکۆشەران و هەموو ئەوانەکەم کە بەم ڕێبازەوە ماندوو بوون. ئەم ڕێبازە گەشاوی دووبارە لە هەموو لایەک پیرۆز بێ لەسەر و هەمووشانەوە پیرۆزبایی لە لەدایکبوونی جەنابی سەرۆک بارزانیەکەم کاویش لە هەمان ڕۆژە لەدایک بووە ئەو وەکو ڕێکەوتێکی خەڵاتی مێژوو دووبارە بەخێر بێت. دیارە دامەزانی پارتی دیموکراتی کوردستان لە دوای ئەو نائومێدی لە حربی عالەمی هاتەکایەوە جەوێکی تاریشی بەسەر هەموو دنیا گەلەکان پێویستیان بە وشیاری بوو. هەموو میلەتان جوڵەیەکیان نەویست بۆ ڕێخستنی جوڵەی میلەتان. لەو کاتا وەکو فریاد ڕەس پارتی دیموکراتی کوردستان لەدایک بوو چونکە ئەو قۆناغت لە هەموو قۆناغێک زیاتر هەر گەلێک بە گەلی ئێمەشەوە پێویستی بەوە بوو کە حزبێک ڕابەرایەتی بکە لەسەر ئاستی وشیاری وشارێکی زیاتر دابەونێتەوە، لەسەر ئاستی ئازادی زیاتر دەنگکەڵ بڕێ بۆ ئازادی ئەو گەلە دەنگکەڵ بڕێ بۆ ئازادی ئەو گەلە لەناو خۆیە بە خۆی بناسێنێ چۆن شۆڕشی ئەیلو چۆن پارتی لە دوای دامەزراندنیەوە کەمتر خەڵکی منطقەیەک ئاشناوە بە منطقەیەشکە، بەڵام لە ئەنجامی دروستبوونی پارتی هەموو گەلی کورد جارێک خۆی بەخۆی ناسێندرا، جارێکیش بە دنیای دەرەوە بە ناوچەکە ناسێندرا. لەو کاتا دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان ئەوەندە پێویستێکی مێژووی و هەنووکەی بوو لانی کەم حیزب بۆ ڕێخستنی جوڵەی کۆمەلگا، ئەنی بۆی کۆمەلگا ڕێبخوا خۆیەکێک لە سیفاتەکەیەک لە پێداویستی بوونی هەموو ئەحزاب ڕێخستنی کۆمەلگایە، سەرپەرشتی کۆمەلگایە، ڕێنوێنی کۆمەلگایە. ئەمە لە مهامە گرنگەکانی دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان بوو لەو کاتاکە هەم ئاستی وشیاری هەم ئاستی ناسین هەم دەنگێکی زوڵاو لەو کاتەوە دەستی پێکرد کە پارتی دیموکراتی کوردستان لەدایک. پیرۆزبایی گەرممان بۆ جەنابی سەرۆکی کوردستان کاک مەسعود بارزانی و هەموو بنەماڵەی شەیدا سەربەرزەکان و پیرۆزباییمان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆ هەموو تاکێکی هەواڵانی پارتیمان و دۆستەکانمان لە کوردستان و لە جیهاندا. ئیمڕۆ بەنسبەت پارتیمان ڕۆژێکی مێژوویە کە ئیمڕۆ پێنێتە 75 ساڵ خەبات و تێکۆشان و گیان فیدایی کە ئەو پارتەش لە سەر دەست و بە قیادەی مستەفا بارزانی باوکی ڕۆحی نەتەوەی کورد دروست بووە. هەڵبەتە دامەزانی پارتیمان لە کات و سادێکی زۆر گرنگ و زۆر زەروریەتا بووە کە بارزانی نەمر و زۆر لە هەواڵەکانی ئەو کات بە شۆڕشی کوردستانی ئەو دیڕۆژهەڵات واتە بە پاراستنی کۆماری کوردستان لە مەهاباد شانبەشانی پێشەوای نەمەر قازی محەممەد بووە کە جەنابیان سەرقاڵی ئەو کار و واجبە پیرۆزە بوون لەودی لە ڕۆژهەڵات. بەڵام دیارە پەیوەندێکی باشە بۆ لەگەڵ قیادەی ئەو کاتەی لەگەڵ جەنابی بارزانی ڕەحمەتی بۆیە بڕیاردرا لەو ڕۆژە مێژوویە کە هەوڵ بێ دامەزانی پارتێکی دیموکراتی کورد دروست کرێ. هەڵبەتە دروست بوو کۆنگرەش بەسرا. هەر لەو ڕۆژە پیرۆزەدا پیرۆزبایی گەرممان بۆ جەنابی سەرۆک بارزانی کە ئەویش جەنابیان لەوێت لەدایک بوون لەو کات و ساتەیە. ئەوەش پیرۆزبایەکی گەمنەیەوێت کە جەنابیان لەدایک بوون لەو کاتەیە. ئەلبەت بیرۆکەی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان لە سەردەستی بارزانی هۆکارەکەی ئەوە بووە کە ئەگەر بەپێی تاریخ سیر بکەین سەرهەڵدانی بیری نەتەوەی لە ئەوروپا و لە ڕۆژهەڵاتیش سیر بکەین هەمووی لە ناو تاک بە تاکی ئەو میلەتانەی کە ئێستا بوون بە دەوڵەت یان ئەو نەتەوانەی کە لە ناو میلەتەکانی دنیای کە تواو نەتەوەیان بە پەراوێز خراون هەمیشە لە سەرکردەیەکەوە یان لە ڕابەرێکەوە
سەرچاوی گرتووە ئەگەر سەیری ڕەشپێز بکەی ئەگەر سەیری ئەوروپا بکەی ئەگەر سەیری تاریخی ئەمریکا بکەی بۆیە بە نسبەت کوردستانیانیشەوە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و شۆڕشەیەک لە دوایەکەکانی پارتی دیموکراتی کوردستان بە شۆڕشی ئەیلولی مەزن و شۆڕشی گوڵانی پێشکەوتوخواز و دوجار پرۆسەی ئازادی کوردستان لە ساڵی 1991 و پرۆسەی ئازادی عێراق ئەمانە هەمووی شۆڕشن جا شۆڕشی چەکداری بێت یا شۆڕشی فکری و ئایدەلۆژی و سیاسی بێت بۆیە ئەگەر سەیری تاریخ بکەیت کە شۆڕشی سەرهەڵدانی شۆڕشی ئەیلولی مەزن هەستا کە شۆڕش بوو لە سەرتاسەری کوردستان لە هەر چوار پارچەکەی کوردستان و هەموو ئەو شۆڕشانشی کە پێشووتر کراون هیچی وەکو شۆڕشی ئەیلولی مەزن نەیتوانیوە بیری نەتەوەیی هەستی نەتەوایەتی ئەگەر سیر بکەی بجوڵێنێت و تاکەکانی کوردستانیان بە گشتی لە باشوور لە ڕۆژەڵات لە باکوور لە ڕۆژ ئاوا خۆیان لەناو ئەو شۆڕشی ئەیلولی مەزن و شۆڕشی گوڵانە ئەبینیەوە و چەندین شەهید و چەندین سەرکردەمان هەیە کە لە پارچەکانی دیکەی کوردستانەوە هاتوون بەشداری ئەم شۆڕشیان کردووە چونکە شۆڕشی ئەیلولی مەزن و ئەو شۆڕشارەی کە کورد کردوێتی لەسەر ڕابەرایەتی بارزانی نەمر و پارتی دیموکراتی کوردستان بە شۆڕشێکی نەتەوەیی ناسراون بۆیە خۆی بە ساحێبی ئەو بابەتە نەزانێ کوردستانیان ساحێبی ئەو بابەتە مەزنە بوون بۆیە ڕۆڵیان هەبووە لە پێشخستنی هەستی نەتەوایەتی لە ڕووی ڕۆشنبیری کۆمەڵایەتی ئەمانە وای کردووە کە کوردستانیان لە ژێردەستەییەوە لە هەستکردن بەوەی کە دان بە مافەکانیانە بنرێت بە قۆناغێکی تاریخی بڕیوە لە ڕووی سیاسی و لە ڕووی نێودەوڵەتی ئەوەیە کە کورد خۆی لە بەشپێدراوە داوا بکات لە داوای مافی خۆی بکات و داوای ئەوە بکات کە کوردستان چۆن بتوانێت ڕێڕەوی ڕزگاری خوازی بەڕێوەبردننی نێونەتەوەی خۆی و دەوڵەتی خۆی و حکومڕانی خۆی بکات. ئەوانە توانی بڵێ ئەو ئامانجانەی کە پارتی دیموکراتی کوردستان بۆی دامەزراوە یەک لەوانە وەک لە پێشتر باسم کرد سەرپەرشتی کۆمەلگای کوردی ڕێخستنی کۆمەلگای کوردی ئاراستەکردنی کۆمەلگای کوردی بەرە پێشچوونی بیری و شیاری زیاتر ئازادی ڕادەربڕین کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان هێز و توانە لەگەلی کوردستانەوە وەرەگرێ ئەو چەند ساڵە هەتا ساڵی 1960 کە زیاتر خەباتی مەدەنی و سیاسی بۆ زیاتر خەباتی ڕووناکبیری و کەمتر شۆڕشی چەکداری تا هەڵگیرساوە دەورێکی گەورەی بینیوە هەر لە دەچوونی بارزانی بۆ یەکێتی سۆڤێت خۆی دەنگدانەوەیکی گەورەیە گەورەترین دەنگدانەوە بووە گەورەترین ڕێڕەی کۆڕەی و مێژووی بووە بە چەندین ساڵ خەبات ئەوەندە گەلی کورد بە دنیای دەرەوە ناسێندرێ دوای ئەوە گەڕانەوەی بارزانی مستەفا بۆ عێراق دیسانەوە وەتەرخانیشکەی گرنگ بۆ تەکانیشکە دریداوە بە قەزەی کوردی لەو ماوەی دە 12 ساڵە خەباتی سیاسی کە گوزەری کردو بۆ هەموو گۆڕانکاری کە لە عێراقا دروست بوو ئێمە هەمیشە بەشێک بووین لە هاوکێشەکان لەبەرەوەی مێژووی پارتی دیموکراتی کوردستان جۆین بووە لەگەڵ مێژووی کورد کەم لاپەڕەی مێژووی کورد هەیە چەندێ ڕێکی ڕەبتی ڕاستەوە خۆی بنەبێ بە مێژووی پارتی دیموکراتی کوردستانەوە هەموو ڕووداوەکان لە سەرەتایی کۆماری کوردستانەوە لە دروستبوونیەوە تا لە باربردنی بیرە هەموو لە ڕووخانی لە دەستپێکردنی شەڕی عێراق ئێرانەوە لە پێشتر لە هەموو ڕووداوەکان ڕەبتێکی ڕاستەوە خۆی بە وجودی پارتی دیموکراتی کوردستانەوە هەبوو لەبەرەوەی کارکتەرێکی بەهێزی ناو ڕووداوەکان بوو ئەم حیزبە وەک باسم کرد هێز و توانای لە گەلی کوردستانەوە وەرگرتووە چۆتە ناو قوڵایی خەڵکی کوردستانەوە جارێکی تر ئەو هێز و توانایی ئیستثمار کردوێتەوە بە پاراستنی خەڵک و خاچی کوردستان کاتێک کە زانرا لە عێراق دەست بۆەوە برێکە لە ڕووی سەربازیەوە خەڵکی کوردستان زیاتر ئازارە درێ مەجای تیانە ماوە دەبێت دەنجی مقاومە هەڵبڕی لە دوای دەنجی سیاسی لە دوای حەلی دیبلۆماسی لە دوای داواکاری سیاسی گەشتە ئەوەی شۆڕشی ئەیلول ڕاستەوخۆوەکو شۆڕشێکی چەکداری گەورەترین شۆڕشی ناوچەفراوان هەموو دیالێکت و زمان و ئاین و منتقەکانی بەیەکەوە بەستەوە
هەموو کوردستانی ئاشنا کرد بە یەکتر گەورەترین ئەگەر بینی بەراوردی بینی پارتی و کورد بکەی پارتی ئامرازە کورد ئامانجە بۆ پارتی ئەم ئامرازە هەموو تەحەدایەکی کردووە بە ئاراستەی ژمارەی ساڵەکانی خەباتی ژمارەی ساڵەکانی دامەزراندنی ئەوەندەی موامەرەتێک شکاندووە ئەمەندەی هەورازم شێو بینیوە ئەم حیزبە خۆی لە ناو گەردەلول و زریانە لەدایک بۆ بۆیە هیچ ڕەشەبایەک نەیتوانیوە زەفەر نەک بە لوتکەکە نەک بە دامێن بە پێدەشتەکەشی بەرێ کاتێ شۆڕش دەستی پێ کردووە ئامانجەکانی شۆڕشەی لول بەرگری ڕاستەوخۆ بۆ لە خاک و خەڵکی پیرۆزی کوردستان ئەو شۆڕشە شۆڕشێکی سەرتاسەری بووە زۆربەی ئامانجەکانی پێکاوە هەتا خەبات ڕژێمی عێراقی ناچار کرد لە ساڵی 1969 پاوەزات تێچووکە دوایی گەورەترین دیکۆمنت لە مێژووی کووردا کە بەیاننامە 11 ئازارە هەموو لایەگەزان مێژۆکی پڕشنگدارن لە هزری هەموو ئەوانەی کە کاتی خۆی شاید ئایان بوون و ئەوانەشی کە ئێستا وەکو خوێندەوار یاوەکو نووسەر یاوەکو خوێنەر ئەیبیننەوەی خوێندنەوە ئەم حیزبە شۆڕشێکی کرد شۆڕشێکی چەکداری بەرپا کرد دوور لە گەندەڵی دوور لە تیرۆر دوور لە تایەفەگەری دوور لە چەسانەوەی ئاینی هەموو گەلی کوردستان لەم سەری چەپەوە بۆ سەری ڕاست لەم سەری عیلمانیەوە بۆ سەری ئیسلامی هەموو زمان و ئەدیان و نەتەوەکان لەناو ئەم شۆڕشە لە هێزێکی تۆکمەی خاوەن مەبدە کۆ ببوونەوە ڕوبەڕووی هەردوو ژمنێگە بوونەوە کە ڕوبەڕووی خاچی پیرۆزی کوردستانە بوو تا گەشتە ئامانجی 11 ئازاری هەفتە لە ئەنجامی ئەوەی کە خەریک بوو ڕژێمی عێراق چۆک دابدا کۆناغی یەکەم بە مفاوەزات ڕازی بوو ئەو چەند ساڵێک کەوەکو مفاوەزات خەڵکی کوردستان شایدە شوانێک لە سەرتاسەری کوردستان تەڵای زێڕی لە بن سەریدانە خۆتە ئەلەم کوردستانە کەس ترسی نەبوو هیچ کەسێک ترسی لە ماڵ و مڵک و مەبدە و ژیان و ڕابردوو ئایندەی خۆی نەبوو ئەو 4 ساڵە نمونەیەکی جوانی حکومڕانی پێشکەش کرا لەو 4 ساڵە ڕژێمی بەغدا توانیان پیلانێکی نێونەتەوەی ژەهراوی ئامادە بکەن لە دژی شۆڕشی کورد ئەوە بوو لە شەشی دەزایر ئەو نەکسەیە دروست بوو دوای ئەوەش لەو نەکسە گەورەیە ئێمە نەکەوتین هەستاینەوە کە دەڵێم هەموو ڕووداوەکان پەیوەندی بە پارتی لە ناو ڕووداوەکانە ژمارەیەکی گەورە بووە بەشێک لە مێژووی کورد ئەو مێژوویە کە پارتی تیا خەباتی کردووە ئەگەر ئێمە وەکو شۆڕشی ئەیلول ئەوەندە بەهێز نەبووە چۆشی بە حکوومەتی عێراقی دانەدایە حکوومەتی عێراقی تەنەزولی ناکرد لە پەراوێزی کۆبوونەوەی ئۆپێک لە 6 ئازار لە جەزائیر مل بدا کە چەند جەزیرەیەک بداتە ئێران و لە پێناوی ئەوەی کە پشتی شۆڕشی کورد بەردا و لە پشتەوە خەنجەری ژەهراوی لێبدا و ئەو نەکسەیە دروست بێ شۆڕش بۆ ماوەیەکی کاتی چەندمان ژێبکاتە مەزەقەی تەنگەبەرێکی سیاسی و ئابووری و عسکەری ئەگەر ئەو شۆڕشە ئەوها عەزیم و خەڵک بۆ خۆی نەچەم شیعاری خۆ نەچەماندن و دوژمنی نەچەماندایە بەغداوە تەنازولەی ناکرد ئەگەر بەغداوە تەنازولەی نەکردایە ئێران لەگەڵی ڕێنەکەوت ئەگەر ئێران لەگەڵی ڕێنەکەوتایە شەڕی عێراق ئێران نابوو ئەگەر شەڕی عێراق ئێران نەبووایە عێراق پەلاماری کوێتی نادەن ئەگەر عێراق پەلاماری کوێتی نەدایە ئەو فەوزایە لە عێراق دروست نەبوو مەجالێک منفەزێک بۆ ڕاپەڕینی خەڵکی باشوور و هەرێمی کوردستان دروست نابوو کەواتە بەرهەمی ئەم خەباتەی ئێستا ڕاستەوخۆ ڕەتە بە شۆڕشی ئەیلولەوە دەگەڕێتەوە بۆ ئەو کات لە ڕووی بزافی ڕۆشنبیریەوە نەخزمەت گوزاری وەستا لە ناوچە ڕزگارکراوەکان خوێندن ئاسایی بوو زانکۆ ئاسایی بوو ژانی خەڵک ئاسایی بوو ئەمن و ئاسایش ئاسایی بوو هەموو خەڵک نیشتیمانی خۆشدەویست لە سەرکردایەتێکی بەهێز و بەتواناوە سەرپەرشتی هەموو ڕووداوەکانی کوردستانەکرا بە ئاراستەی حەزی خەڵک پارتیمان هەر بە قیادەی بارزانی مستفای نەمەر خاوەنی دوو شۆڕشە شۆڕشی گەورە یەکیان شۆڕشی ئەیلولی مەزن
دووەمیشان هەر لە ژیانە مابوو کە دامەزرێنەری شۆڕشی 26 گوڵان بوو کەوە هەر لە جنابیان سەرپەرشتیان کردویان. ئەجا ئەگەڕێتەوە کە تۆ باسی شۆڕشەکەی پارتی دیموکراتی کوردستان خاوەنی ئەو مێژۆ دوور و درێژەیە، خاوەنی 13 کۆنگرەی گەورەیە یەک لە دوای یەک، خاوەنی گەیە داستانی مەزنی گەورە بووە 75 ساڵ گەلێ داستانی تیابەبی، گەلێ سەرکەوتن و گەلێ نشستی تیا بووە. تۆ ئەگە باسی نیشتەکان کەی نەکسەی شۆڕشێلول نەکسەیەکی گەورە و بەسەر شۆڕشە هات. ئەمانە هەمووی لە ناتوانایی قیادە و جەنابی بارزانی و هێزی پێشمەرگەی کوردستان و میلەتی کورد نەبوو، بەڵکم هەمووی بە مؤامراتی گەورەی وڵاتە زلهێزەکان بوو، بە مؤامراتی خودی عێراق و ئێران و ئەمریکاش ئەتوانیت ئەمانە دەستی گەوریان تیا بووە. ئەجنا کورد وەکو گەلی کورد وەکو شۆڕشەکەی وەکو بارزانی نەمر ئەمانە ئەو توانە و هێزیان تیا بوو کە قەت مل بۆ دوژمندانن قەت نوشستی نێن، بەڵام ئەوە بە هەندێک مؤامراتی گەورە بووە. ئەنا پارتێکی گەورە بووە، خاوەنی مێژوویەکی گەورە، خاوەنی شەیدانێکی شەهیدێکی زۆر یەتوانی بڵێن دەریایە خوێنی ڕشتووە لە پێنەوە کورد و کوردستانە و پاراستنی هەموو شوێنە پیرۆزەکان بە تایبەتی کەرکووکی دڵی کوردستان کە ئێمە هەب لە بارزانی ڕەحمەتیەوە کە تەنەزولی نەکردووە بۆ ئەوەی کە کەرکووک پارچە بکرێت. توانرا ئەو کاتە زۆر داوا لە بارزانی نەمر کراوە کە نیوە بە نیوەش بێ مەمنونن ئەو ڕژێمەی ئەو کات، بەڵام بەرزانی بەوەش هینی نەکردووە، قەت مساومەی نەکردو لەسەر بستی خاچی کوردستان هەموو کە ئێمە ئێستا پێڵین شوێنەکانی قەراری 140 ئەمانە قەت بارزانی هەر لە شنگارەوە تاکو خانقین لەسەر بستی خاچی کوام مساومەی نەکردو. ئەگە بیکردایە دەمێ بوو ئێمە لەم شەڕ و هینەدەر، بەڵام نەیکردووە و ئێستاش سەرۆک مەسعود بارزانی هەر ڕێچکەی جەنابیانی گرتووە، مساومە ناکات لەسەر بستی خاچی کوردستان بە تایبەتی کەرکووک. ئێمە ئەگە بگەڕێن و بۆ مێژووی پارتی دیموکراتی کوردستان وەکو عەرزمکردن گەرێ داستان و گەرێ سەرکەوتن و گەرێ دەستکەوتی مەزنی بەدەستێناوە. بەیانی 11 ئازار لە هەفتایە ئەوە گەورەترین شۆکدادانی ڕژێمی ئەو کاتە بوو کە بۆ بارزانی ڕەحمەتیان دانەوە بۆ پارتی دیموکراتی کوردستانی دانا. وەک ئاماژەمان پێدا دەرەنجامی هەر شۆڕشێک ئامانجێکی لە پشتە. تەبعاً پارتی دیموکراتی کوردستان هەر کاتێک کە شۆڕشی ئەنجام داوە یان نەکەوتوەتە ڕێککەوتنی تەواوەتی لەگەڵ حکوومەتی عێراق، ئەوە نیشانەی ئەوە بووە کە دەوڵەتی عێراقیەک لە دوای یەک ویستویانە مافە ڕەواکانی گەلی کورد و کوردستانیان بەگشتیش بسڕنەوە یان دانی پیانەنێن. بۆیە هەمیشە ئەگەر سیرکەین دەرەنجامی شۆڕشی ئەیلولی مەزن ئەو ڕێککەوتنامە گرنگ و بەهێزە بوو کە ئێستش کوردستانیان و سیاسیەکانی دنیا باسی عەزەمەتی ئەو ڕێککەوتناکەن، چونکە وڵاتانی هێنایە سەر مێزی گفتوگۆ بۆ ئەوەی دان بە بوونی گەلی کورد و مافە ڕەواکانی گەلی کووردا بنرێت و لەوانە لە ڕووی زمانەوە، لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی سیاسی کۆمەڵایەتی هەنگاوی زۆر گەورەینا و لە ڕووی دەسەڵاتدارێتی، چونکە هەر ئەو کات سیرکەیت تۆ ساڵی 1970 ئەگەر سیرکەی دەسەڵاتی کوردی هەتا وەکو کەرکووک و دوا شوێنی ناوچە کورسانەکان حکومڕانی تیا بۆ و پێکەوە توانیوانە لەوێ ئیتیفاقات ئەنجام بدەن و هاتوچۆ هەبێت و حکومڕانی دەسەڵاتیان هەبێت لەو منتیقانە. بۆیە دوجار لە شۆڕشی گوڵانیش بە هەمان شێوە دوجار دەرەنجامەکەی ئەو بۆ لەگەڵ سەرکردایەتی سیاسی کوردی کۆ کردەوە لە ناو بەرەیەکە بۆ ڕزگارکردنی کوردستان بەگشتی و ئەو هەرێمە لێ بەرهەم هاتووە. هەر ئەمە تمۆحی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بە ڕزگارکردن و دروستبوونی هەرێمەکەوە نییە، چونکە ئەگەر تۆ سێکەی لە ڕێککەوتنامەی ئازار باسی ئۆتۆنۆمی کردووە، باسی ئەو هەرێمە و ئەقلیمەی کردووە. بۆیە هەر ئەمە وای کردووە کە کوردستان
بەگشتی چاوی لە دەستی پارتی و فکر و ئایدۆلۆژیای پارتی و سیاسەتی پارتی بێت بۆیە هەمیشە پاڵپشتی بوون حزبی گەورە بووە و هەتا بتاکە حزبیشە لە منتیقەکە ئەگەر سیرکەی لە ڕووی نێودەوڵەتیشەوە سیرکەی هەمیشەدا لە تلۆقە و لە گەورەبوونایە ئەمە وای کردووە کە کوردستانیان بەوتم و حەی هەریان بوونەوە نەوەستن و دوای پرۆسی ئازادی عێراق بەشداریکردن و لە دووبارە بنیادنانەوەی عێراق و دابینکردنی بودجە و میزانیە و دروستبوونی وەزیر و دانانی وەزیری کوردی و دەسەڵاتی کوردی لە بەغدا ئەمانە تموحی گەلی کورد نین بۆیە گەلی کورد هەمیشە داواکاریان لە سەرکردایەتی سیاسی پارتی کورد دیموکراتی کوردستان بووە دەرەنجامی ئەمە ڕیفراندۆمیشمان ئەنجامدا ئەمە نیشانەی ئەوەیە کە هەمیشە سەرکردایەتی سیاسی کورد لە پێنا و ئامانجێکە کار ئەکات کە ئەویش دروستبوونی دەوڵەتی کوردیە و دڵنیاش بە لەسەر هەموو شتێک پارتی دیموکراتی کوردستان سازش بکات لەسەر مافە نەتەوایەتەکانی گەلی کوردستان سازش ناکات کە باز لە ئۆتۆنۆمیەکەین و ڕێکەوتنامە 11 ئازارەکەین ڕاستە 4 ساڵی مفاوزات کە بە بەردەوامی مفاوزات بۆ دانوستان بۆ لەگەڵ حکوومەتی ناوەندا ئەو کاتە حکوومەتی ناوەند لە 68 تا باسیەکان کە هاتنە سەر حکوم بڕوا بێت ئەڵێ خۆیان ئەمە ئەتلافی خۆیان ئەڵێ ئێمە توانین بڵین تەواو پڕووکا بووین و بەهێز بووین ئەگەر ئەو اتفاقەمان نەکردا نیەتی باسیەکان لە اتفاقەکە لە ڕێکەوتنەکە چی بوو بێ ئەمە بابەتێکی ترە بەڵام بۆ کورد کە ئەم اتفاقە ئەکرێ و ئەعلانەکرێ لە هەر سێ وڵاتی داگیرکەرەی تری کوردستانەوە پشێوی دروست دەبێ و نیگەرانی دروست دەبێ و ڕای جیاواز دروست دەبێ و لە هەر چوار پارچەی کوردستانە یەکەم پارچە باشووری کوردستانە کە بەهۆی شۆڕشێکەوە بەهۆی هێزی پێشمەرگەوە بەهۆی سەرکردایەتی بارزانانی و حکمەتی دانایی ئەو سەرکردە نەمرە ئەبینی تۆ بەیانێکی ڕێکەوتنی وەکو ڕێکەوتنی 11 ئازاری لێکێتەوە کە دان بە مافی کووردا ئەندێ بۆ خۆی لە خۆیدا ئەمە ئەگەرچی ئێمە لەسەر زۆر خاڵ هەیە ئەو کاتە کورد ڕێک نەکەوتووە لەگەڵ بەغا دانی پیانە ناوە و ناتۆتە پێشەوە لێ و جێبەجێ نەکردووە بەڵام خۆی لە خۆیدا بۆ خۆی دەستکەوتێکی زۆر گەورەی و کوڕ ڕێکەوتنامە 11 ئازار و دانان بە مافەکانی کووردا لە یەکەم نووسینەوەی دەستوری عێراقا نووسراوە کورد و عەرەب شەریکن لە وڵاتە بەرهەمی خەباتی ئەم پارتە وای کردووە تۆ لە دوای شەوە زەنجی ئەنفال و لە دوای ئەوەی سوورتین وەرزی خوێنین بۆ کورد بتوانی خەڵکی کوردستان ڕاپەڕین بکە لە ئەنجامی ڕاپەڕین حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان لەدایک بوو ئەم دەستکەوتانە ئامانج و خەونی لێ مێژینەی 100% پێش ئێستای خەڵکی کوردستانن بۆی ئەوەندە گرنگن هێشتا ناکاتە بارتەقای ئەو خوێنەی کە لە پێناوی دراوە کە گەلی کوردستان هەموو ئەحزاب و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەوەندان خوێنداوە دەیانجار بەشی ئەوە کاکە سەربەخۆی پێ بەدەستبێن بۆی ئەم دەستکەوتانە بۆ ئێمە لە مافی کووردا ڕووداوی سەدەیە لەناو ئەم جەنجاڵی دوژمنی و لەناو ئەم شەوە زەنجی بەدبەختی کە بەسەر کورد هاتووە لە هەموو قۆڵێکەوە هەر زەخت و فشاری کراوەتە سەر و ئەنفال کراوە جینۆساید کراوە و لە دوای ئەو نەهامەتی ساڵی 1970 یا ساڵی 75 بەسەر گەلی کوردستان هاتۆ بەرهەمی خەبات لە ئەنجامی بەرهەمی خەباتی ئەم پارتە و خەڵکی کوردستان پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و فەزای ئازادی و ژیانی سیاسی فەرەهم کراوە دەستکەوتێکی زۆر گەورەیە ئەو پارتی کە بەشی شێری هەبووە لە دەستکەوتنی بەشی شێریش بۆ لە پاراستنی